ساڵانێکی زۆر لەگەڵ خات و دینا پێکەوە کارتانە کرد. سەیریشی ناکەم هیچی لەوانەیە کە جەناب بشێت باسێکی نەبینیوە. کامە ئاوازی خۆتت زۆر لاپەسەندە و بەدڵ نووسیوتە؟ من ئەو گۆرانینی کە بۆ نیشتیمانی دەکەی نەتەوەیە زۆرتر ئیحساسی تێدایە تا گۆرانێکی خۆشەویستی. ئیشکردن لەگەڵ گۆرانی بێژە کوردەکان یا عەرەبەکان خۆشترە لەگەڵ کامیان ئاسوودەی؟ هەرچی هونەرمەندێکی عەرەب کە من کارم لەگەڵ کردووە ئیلا دوو کەلیمە کوردی هەر پێوتوە. تا میرا باشترە لە زەکەریا عەبدوڵڵا. من مافی خۆمە دەنگی میرام لە هەر کەسی کە پێخۆشتر بێ لەبەرەوەی زیاتر لە 300 گۆرانی منی وتووە. کۆنتاکت لەگەڵ مامۆستا زیاد ئەسعەد نییە ئاگات لێیەتی؟ یەکی کە لە باشترین هونەرمەندەکانی مێژووی کورد. ئاوازدانەی ڕخنت لێگیرێ، گۆرانیڵەی ڕخنت لێگیرێ. کەوزایی بەهێزە زۆر ڕقەمە براندە زۆر نزیکم لە ئاینەوە یەک نوێژم ناچێت لە ژیانە ڕۆژ و هەموو ساڵان ناگرم. دەرکەوتنێکی لەگەڵ مامۆستا عەلی کەڵەکە مەلا عەلی کەڵەکە ڕۆزگە خەڵک لە مامۆستا عەلی تێدەگا هەندێک جار من عیلاجی ئەو زۆر بەگرنگتردا لە دوای لەمانی تۆ کێ جێگرەوەی هەڵکەوت زاهێرە؟ و چوونەوە لای خوای گەورە ئەو گەورەترین دەستکەوتە بەڕای وەسێتی هەڵکەوت زاهێر لە دوای نەمانی بۆ کامێرا بکە. زیند و کوشی مردوو پەرستین ملەتی کورد بەداخەوەمان هەیە کوردستان ببێتە دەوڵەتەوە خەونی هەموو تاکێکی کوردە. سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا، هیوای تەندروست باشیتان بۆ خوازم. دووبارە لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی نوێمان بۆ ئامادەکردوون. بۆ ئەم بەرنامەیەشمان مامۆستایەکی ئەزیزمان لایە ئاوازدانەری بەنێوبانگی کورد مامۆستا هەڵکەوت زاهێر. مامۆستا گیان سڵاو لەبێ. سڵاو ڕێز بۆ جەنابتان بەخێراتنتان ئەکەم خۆشحاڵم کە لەگەڵێەوە بۆ جارێکی تێگە کە لەگەڵتان دیدارە گرتم. زۆر سوپاس مامۆستا گیان، سوپاس بۆ میوانداریە. بەناوی پایتەخت میدیا پیرۆزبایی لێکەین لەسەر دوو خەڵاتێک کە بەدەستت هێناوەیەکیان لە میسر و یەکیان لە بەغداد. ئەمە سەرەتا باسی ئەو دوو خەڵاتەم بۆ بکەیت چۆن ئەزموونێک بوو بۆ تۆ خەڵاتەکان چی بوون؟ بێگومان ئەوەی مەسەر کە بۆ هەڵبژاردننی باشترین ئاوازدانەری وەتانی عەرەبی بوو لەسەر ئاسیا وەتانی عەرەبی لە هەموو وڵاتانی عەرەبی ئاوازدانەرەکان بەشدار بوون. ئەو بەرهەمانی کە منیش زیاتر لە 15-16 بەرهەم بوو کە تێیدا زمانی کوردیشی تێدا بوو گۆرانەکانی هەندێک هونەرمەندی کوردی تێدا بوو و من وەکو پیشەی ئاواز کارەکانم کە ناردبوو خۆشبەختانە لە پێشبڕکێکەدا لە کۆی 30 ئاوازدانەر تقریبەن بەشدار بوو لە سەرەتا تەصفەی یەکەم 15 ڕۆی دواتر 10 ڕۆی پێنجمایە لە تۆپ 5ەکەش دوو کەسمایە من و کەسێکی مسری بووین. خەڵاتی یەکەم درا بە من و بێگومان جێ خۆشحاڵیە و لێرەوە من بتوانم ببمە ئاوازدانی باشترین ئاوازدانەری 2024 لە هەموو وەتانی عەرەبی. بێگومان خۆشیە بۆ خۆشم بۆ میلەتەکەم و دەستخۆشی لەو هاوکاران دەکەم کە لەگەڵم بوون لە دابەشکاری بەناوبانگی میسری یەحیا مۆجی، یڵدا نۆرگۆزۆی، کاگاریۆس لە دوو بەرهەمی تێدا بوو، کاکرە ناسکورداخ، کاک سەرکانتەنک و هونەرمەندانی کە بەرهەمەکانش تێدا بوو، هونەرمەندی گەورە سوعاد حوسنی، هونەرمەند میادە حەنایی، هونەرمەند سەمیرە سەعید، هونەرمەند لەمیا جەمال، هونەرمەند میرا عەلی، هونەرمەند عەبدولقاهار زاخۆیی، هونەرمەند عەدنان تەیموور، لۆران محەممەد هەردوو هونەرمەندی گەنج، هونەرمەند سامەڕایی سڵتان سامەڕایی بەرهەمێکی تێدا بوو و بەرهەمانە بوو. دەستخۆش مامۆستاگیان سەرکەوتوو بێ. خەڵاتی دۆمیشان مێهرەجانی عەیوم بوو لە بەغدا بڵێن تێکرای بڵێن فیستیڤالەکە بەناوی منەوە کرابوو. تایتڵی هینەکە بەناوی موسیقار کەبیر قەدیر هەڵکەوت زاهێر بوو. پێشوازێکی زۆر تایبەتی شاهانەمان لێکرا. هاوکارانم لەگەڵم بوو، هونەرمەند لەمیا جەمال و هونەرمەند میرا عەلی و هونەرمەند عەدنان تەیموور لەگەڵم بوون. زیاتر لە 200 سیارە و ماتۆڕیان حازر کردبوو بەس بۆ پێشوازی کە چوومە بەغدا سێرم کرد لە شقامەکان وێنەی منە لە بیدایەتی مەسرحی وەتانی وێنەی منە لە هوتێلەکان وێنەی منیاندانا بوو بە تایتڵی فیستیڤالەوە. بێگومان دڵخۆشیە و شقامەکانی بەغدادیان هەمووی کۆنترۆل کرد. ئێمە پێیدا ڕۆشتین وەکو پانۆرۆمایەک دواتر پێشوازێکی گەورە کرام و لەوێش من وتەیەکمدا هەم بە زمانی عەرەبی هەم بە زمانی کوردی خەڵاتی زێڕینی فیستیڤالەکە بە من درا وەکو یەکەمین کەسایەتی کورد کە فیستیڤالی بەناوە بکرێت لە جێگایەکی تر لە وڵاتێکی تر یانە عێراق کە زمانی عەرەبیە. یەکەم کەسم لەوە هەتا خەڵاتی باشین ئاوازانەری وڵاتیانی عەرەبیش هەر یەکەم کوردم کە من وەریگرم. سەرکەوتوو بێ مامۆستاگیان. مامۆستا بزانم مێژووی
کاری تۆ ئەگەڕێتەوە بۆ کەی بوو سەرەتا دەستت پێ کرد ئایا بەڕێکەوت بووبووی بە ئاوازدانەر یان پلانت بۆ دانا بوو چۆن بوو تۆ دەست کرد بە کاری ئاوازدانەر؟ لە عمری 5 ساڵی و نیوە خەریکی موزیکم مامۆستای گەورەی خۆشەویستی خۆ مامۆستا فەرید عیسا سەرەتایی هونەری فێری من کردووە ئەو بەڕێزە و یەقینەی هەبوو کە من پاشە ڕۆژێکی باشم هەیە بەس من لە ساڵی 1993ەوە کاری ئاوازدانەرەکەم یەکەمین کاریشم بۆ هونەرمەند ئەژدەر وەهبی بوو دووەمین کارم بۆ هونەرمەند دومین کارم سرودی پێشمانکەوە بارزانی بوو سرودێکی معروفە لە کوردستان هەموو کەسێ زانێ کاری سێمم بۆ هونەرمەند خات و تارە ڕەسوڵ بوو کاری چوارەم بۆ هونەرمەند حەمەڕۆف کەرکووکی بوو دواتر کۆمەڵی سرود پاشان چوومە دەرەوەی وڵات لە ساڵی 2002 دیسان لەگەڵ هونەرمەند مەرجە فەریقی و خات و لەیلا فەریقی و کاکداسی ڕەزازی دەستم بە هەنگی کار کردەوە لەو سەرەتایانی تریش کە لە ئەوروپا بووم لەگەڵ هەندێک هونەرمەندی فارس و تورک کارم کردو لەگەڵ هەندێک لە هونەرمەندانی عەرەب پاشان کە هاتمەوە بە تەوژمێکی گەورە لە 2003 با بڵێم دەستم بە کارەکان کرد بە زۆری 2005 کە هاتمەوە کوردستان بە فراوانتر بەس وەکو ئاوازانەر لە 1993 دەستم بە کاری ئاوازانەر کردو و بەڕێکەوت نەبووە پلانم هەبوو بۆی و زانیمە دەتوانم بمە ئاوازدانەر و حەزی ئەوم هەبوو. باشە مامۆستا پێم بڵێ لەگەڵ کام ئاوازدانەر زۆر هاوڕێی زۆر پشتگیری تۆکەن پاڵپشتی تۆکەن زۆر پرس و ڕاستان هەیە بە یەکتری چ ئاوازدانەرێک هەیە؟ لەکوێ لە کورد یا لە عەرەبی؟ لە کورد و لە عەرەبیش. وەڵاهی زۆرتر پیشەی من لەگەڵ ئەرەنجمنتەکانە ینی دابەشکارەکان نەک ئاوازانەرەکان زۆرتر ینی لەگەڵ ئەو کەسانی کە بڵێن کاری دابەشکردنی گۆرانیەکانەکەن بۆ من لەوانە یحیا مۆجی یڵدان ئەرگۆزۆر ئاریۆس کاک ئاریۆس لە سلێمانی کاک ڕێناز کاک سەرکان ئەمانە کارەکانی دابەشکردنی کارەکانی منەکەن ڕۆژانە کۆنتاکمان هەیە قسەمان هەیە پێکەوە پرس و ڕاگۆڕینەوە بەڵام لەسەر و هەموو ئەوانەشەوە هونەرمەندی خۆشەویست مۆسیقاری گەورە کە کاوە شێخ هەمیشە من پرس و ڕای هەموو شتێکم لەگەڵ ئەوە ئەو پێش من زۆرترین و جوانترین کاری کرد بۆ هونەرمەندانی کورد و لە زۆرینی کارەکانی من وەکو هەندەسەی سەوت هەم منی فێر کرد هەم ئیشرافی لەسەر کارەکان دەکرد کاکاوە شێخ هونەرمەندێکە بەڕاستی جێی شانازیە توانایەکی ئیجگار زۆری هەیە و زۆر پرس و ڕام هەمیشە لەگەڵەوە. مامۆستا پێم بڵێ کامە ئاوازی خۆتت زۆر لاپەسەندە و بەدڵ نووسیوتە ئەو هەتاوکە ئێستا لە ناخ و دڵی هەڵکەوت زاهیرا ماوەتەوە؟ فەرق هەیە لە بینی ئەو گۆرانانی کە نیشتیمانین بە ڕۆیەی من ئەو گۆرانانی کە بۆ نیشتیمانی دەکەی نەتەوەیە زۆرتر ئیحساسی تێدایە تا گۆرانێکی خۆشەویستی چکم بۆ خاکە بۆ نیشتیمانە هەر یەک لەو گۆرانیانەی کە من دەیکەم بێگومان داستانێکی خۆی هەیە چیرۆکیی خۆی هەیە گۆرانی هەیە زۆر لە لای من خۆشەویستە لەوەی کە ئاوازەکە زۆر سەرکەوتوو بۆ و سەرکەوتنێکی باشی بەدەستهێناوە بەرهەمی واش هەیە کە عاشقانەیە خۆشەویستە بێگومان هەموو گۆرانەکانی خۆم خۆشێت. ئەسە پێت نەوتم یەک ئاوازیانە گۆرانی زۆر زۆر تایبەت ئەخر لە چ بوارێکدا گۆرانێکی با بواری خۆشەویستی بێ بواری خۆشەویستی ئەتوانم چەندانەیەک بڵم نەکێک دانا گۆرانی تازە چۆن بە ناوی تازە شاری دکتۆر ئاراسە هونەرمەند میرعەلی وتێتی چیرۆکێکی تایبەتی تێدایە بێگومانە گۆرانی خۆت لەو چیرۆکە بینیتەوە؟ بێگومان خۆمی تێدەم و گۆرانی خۆشەویستم هونەرمەند دینا وتوێتی و گۆرانی شێتی گۆرانی واتێنەگەی ئەیوب عەلی هەروەها گۆرانی ترس هونەرمەند لۆکە زاهیر ئەوانە تایبەت باشە گۆرانی هەردەیتەوە هونەرمەند لەیلا فەرەقیەوە من نابێ بێرچێ گۆرانی دوو هەفتەیە تارە ڕەسوڵ ئەوانە هەمووی چیرۆکی تایبەتی تێدایە. باسی لۆکە زاهیرمان کرد کە ئێستا ناوەکەی خۆی گۆڕیوە بە شاناز زاهیر ناوە ڕاستێکی خۆی
پێم بڵێ ئێستا کۆنتاکتت هەیە لەگەڵیا بەنیازن دووبارە کار بکەنەوە بەیەکەوە؟ من لەگەڵ حرمەت و ڕێزم بۆ هەموو هونەرمەندانی کە من لەگەڵ من کاریان کردووە و پێشوکاریان کردو کارمان کردووە تەمەنای سەرکەوتن و باشیان بۆ خوازم هیچ بەرنامەیەکمان نییە بەڵام هەمیشە ئومێ دەخوازم سەرکەوتوو بێ و خاتونێکی زۆر بەڕێزە. دەستخۆش. مامۆستاتایسە لەگەڵ چەند هونەرمەند کارت کردووە؟ کارت بۆ چەند هونەرمەند کردووە و لە ئێستاە لەگەڵ چەند هونەرمەندە کارەکەی؟ واللهی زیاتر کارم بۆ زیاتر لە 75-76 گۆرانی بێش کردووە جگە لە کارە موزیکەکان بەڵام لە ئێستاشدا هونەرمەندی زۆر بەردەوام لەگەڵ من کارەکەن و هونەرمەندانە کاک میرعەلیەوە 18 ساڵە لەگەڵما کاک عەبدولقادر خۆی کاک لۆران کاک هونەر ئەحمەد تەندروستیشت باش نییە ئەمڕۆ لە شانسی ئێمە هونەرمەند تارە ڕەسوڵ ئێمە 32 ساڵە خاتو تارە ڕەسوڵ یەک دەناسین و کار دەکەین پێکەوە و خاتونێکی ئیچکار بەڕێز و خۆشەویستە لە لای من تایبەتمەندێکی زۆری هەیە خاتو لەیلا فەریقی هەر کاتێک کارکا لەگەڵ من کار دەکاتەوە و دواکاریشێ لەگەڵ من بووە بێگومان هونەرمەند لە میاجەمال لە تونس و هاتۆ بە زمانی کوردی بە زمانی عەرەبی کارێکی زۆر دەکەین پێکەوە ڕاستی زۆرن هونەرمەندەکان ناتوانم 1 و 2 و 3 و زۆرن ژمارەکانیان زۆرە. مامۆستا هەمیشە پرسیارە لە یەکەم زۆر بە سیاسەت جواب مەیتەوە ئەم پرسیارەیان مەجالی سیاسەتی تیان نابێت. پێم بڵێ ئیشکردن لەگەڵ گۆرانی بێژە کوردەکان یا عەرەبەکان خۆشترە لەگەڵ کامیان ئاسوودەی؟ واللهی فەرق ناکە مامۆستا ئەوە نابێت ئەبێ یەک وەڵامە بێتەوە. چۆنە بۆ من فەرق ناکە بەڵام ممکنە هونەرمەندە کوردەکانم پێ خۆشتر بێت غەیری لە میاجەمال لە میاجەمال زۆر مرتاحم لەگەڵی کار چی وای کردووە ئەوە مرتاحبی لەگەڵ یاونە پەسەند بێ لای تۆ؟ کەساتێکی زۆر جوانی هەیە دەنگێکی زۆر خۆشی هەیە مرۆڤ مرتاحە کە کارێکە بە جوانی گۆرانەکان ئەڵێ کەساتێکی بەڕێزە و هونەرمەندە لە هەموو ڕوویەکەوە و هونەرمەندە کوردەکانیش کە کاریان لەگەڵەکەم زۆر مرتاحم مشکلم لەگەڵ کەسیان نییە هەر کەسێک کە لەگەڵ من کاری کردو سەش کار ناکەین جێگای ڕێز و تەقدیرە من لە کەس عاجزم نە مشکلم لەگەڵ کەسیان هەیە هەمویان جێگای ڕێز و احترامە. مامۆستا هەمیشە گۆرانی بێژە عەرەبەکانێنی تو گۆرانی کوردیان پێڵێیت؟ بەڵێ خزمەتی ئەیان کوردێنیت؟ بێگومان خزمەتی کولتوری وڵاتەکەمی پێ دەکەم پێم خۆشە کوردستان ناوی گەورە بێ گەورەتر بێ ئێمە هەموو پێویستە لەسەر خواردن لەسەر هونەر لەسەر کولتور لەسەر جلوبەرگ ئیشکەین تا ئێمەش هەموو وەکو وڵاتانی تر کولتوری ئێمە بناسرێ لە هەموو وڵاتێ هەرچی هونەرمەندێکی عەرەب کە من کارم لەگەڵ کردووە ئیلا 2 کەلیمە کوردی مەر پێوتوە. مامۆستا تۆ هەمیشە بۆ ناسراوی کەسێکی لەسەر خەو هێمنی قەت تووڕابی ئەو کە تووڕابی کێ تووڕێیتەوە بینێ؟ وەڵڵای ئەبێ لە هونەرمەندەکان پرسی کە لەگەڵ من تووڕەبوون تووڕ نابم من بەس ئەگەر لە مەواعیدات و جدیت زۆر ئینسانێکی جدیم. ئێستا ڕۆیمە بە مەواعید بووین. ئێوە مەواعیدتان باش بوو نانەتەواو مەزبوط هاتوون سەر چاو سەر ینی ئێوە یەکەم جارە گەر تاخیر بن دووەم جاریشتان بێ سێم جاریش بێ هیچ پشکیلە نییە فەرقێ بەس هونەرمەندە بێ ملتەزیم بێ لە کاتی گۆرانی لەبەرکە بەس بە ئام ئارامم من ئیش بە ئارامی دەڕواتە سەر بە تووڕەبوون و بە عەسەبێت بوون بۆن حەزم لێ نییە ئەبەت. مامۆستا پێم بڵێ شتێک هەیە ناتوانم بیڵێم فەرموو باشترین هونەرمەندی کورد کێیە کە کارت لەگەڵا کردووە؟ زەحمەتە ئەو پرسیارە زەحمەتە لە خانمەکان هونەرمەندێکم پێ بڵێ لە پیاوەکانیش؟ بەخوا زۆر زەحمەتە زۆر زەحمەتە هەمویان باشن هەمویان ڕێک و پێکەن. چەندانەیەکم پێ بڵێ عەلەقەن؟ واللهی تەجروبەم لەگەڵ هونەرمەند تارە ڕەسوڵ سەرەتای دەنگی ئافرەت بۆ کارم لەگەڵ کورد یەکەم ئافرەت کە ئاوازم بۆ کردو خاتو تارە ڕەسوڵە زۆر مرتاحم و زۆرم خۆشەوێت. بەسەر نێوانتان هەیە لەگەڵ ئەو خاتوونە تارە ڕەسوڵ هەموو ڕۆژێک دەبێ قسە بکەین هەموو بەتەمای کاری تازەیە بێگومان کارێکی تازەشم بۆ کردووە هونەرمەند لەیلا فەریقی هونەرمەند مەرجە فەریقی هونەرمەندانی تریش کە خاتو سریر خاتو ئالان هەموو بەڕێزانێک کە کارمەگە خاتو دینا زۆر مرتاح بووم لەگەڵی کارمان کردو پێکەوە یعنی هیچ کێشەم لەگەڵ کەسی نییە و بەڵام لەگەڵ عەرەبەکانیش وەڵا لەگەڵ هونەرمەند سەمیرە سەعید زۆر هونەرمەند میادە حەناوی لە هەمویان زیاتر هونەرمەند لە میا جەمالە. مامۆستا کۆنتاکتت لەگەڵ هونەرمەند زەکەریا عەبدوڵڵا هەیە و ماوەیەک پێش ئێستاش ئێمە قسێکی تۆمان گوێ لێ بوو کە گوایە تۆ وتوتە میرا باشترە لە زەکەریا عەبدوڵڵا ئەمەمان بۆ ڕوون کردەوە ئەمە چۆنی بۆ ئەم قسەی تۆ شتە غەڵەت تەفسیر کرا
کاک زەکەریا هونەرمەندێکی زۆر باشە کەسایەتێکی زۆر بەڕێزە بینیومە چەند جارێک لە دانیشتندا پێکەوە بووین زانێکی زۆر محتەرەم و کاری زۆر جوانی کردو و مێژووکی زۆر جوانی هەیە تۆ کاتێکە لێت دەپرسن بەپێی تەجروبەت کارت لەگەڵ کێ زۆرتر کردو زۆرتر ئاوازی تۆی وتووە بێگومان لای تۆ پەسەندەوە مافی خۆتە تۆ دەنگی کێت لە کێ پێخۆشتر بێ من مافی خۆمە دەنگی میرام لە هەر کەسی کە پێخۆشتر بێ لەبەرەوەی زیاتر لە 300 گۆرانی منی وتووە تەوزیحکردنەکە غەڵەت درا لە ناو سۆسیال میدیاوانیە هەر ئەکەی بجمهوری خۆی هەیە و ڕێزی خۆیان هەیە و تایبەتمەندی خۆیان هەیە خاوازام تۆ زۆرت حازر کردەوە من بە ئاسانیەم ڕواز لە من نهێنی مامۆستا خەڵکە حەزەکات بزانێت تەڵکە و زایر خەریکی چیە ژیانی بزانێ ئێمەش ئەرکی خۆمان جێبەجێ فەرموو مامۆستا کۆنتاکت لەگەڵ مامۆستا زیاد دەسعەت نییە ئەگەر لێتی ئەگەر لە تەندروستێتی هەمیشە هەم بۆ کۆنتاکو لەگەڵی و هەمیشە برایکی بەڕێز قسەی لەگەڵەکەی یەکێکە لە هونەرمەندە هەرە باشەکانی مێژووی کورد بەنیاز نییە بگەڕێتەوە بەرهەمی هەبێت ئەوە خۆی دەتوانێت تەوزیح بدا و خۆی قسە بکات من ناتوانم لەباتی ئەو قسانە بکەم بەڵام کەسایەتێکی زۆر جوانە لای من و زۆر خۆشەویستە و من زۆر کەیفم بە دەنگی کاک زیاد دێ پێم یەکێکە لە باشترین هونەرمەندەکانی مێژووی کورد بەڵێ مامۆستا وەکو ئێمە بینیمان ساڵانێکی زۆر لەگەڵ خات و دینا پێکەوە کارتانە کرد بەنیازن دووبارە دەست پێ بکەنەوە یاخود هەریەکە و ڕێگایکی تایبەتی خۆی هەڵبژاردن خاتونێکی زۆر بەڕێزە لە لای من کەسایەتێکی زۆر جوانە کاری زۆر جوانمان کردووە ماوەیەکی زۆرتر لە چەند ساڵێک کارمان کردو جەنابیان گرێبەستێکی بۆ هات کاری باش بکات لەگەڵ جێتێکی تر بۆ عەرەبی بوو خۆی ئەعلانی کردووە باسی کردووە تەمەنای موفقەتی بۆ خوازم سەرکەوتوو بێ و هیچ کێشێکمان لەگەڵ یەک نییە من و خاتوودینە بەڵعکس کەسێکی زۆر عەزیزە لای من و دەنگێکی خۆشی هەیە لای من کەسایەتێکی جوانی هەیە خانمێکی بەڕێزە بنەماڵەکەی دەناسن دایک و باوکی کەسایەتی زۆر جوانیان هەیە و زۆر بەڕێزن لای من هەوای سەرکەوتنی بەردەوامی بۆ خوازین مامۆستا کچێکی جوانت هەیە ناوی فیرۆزە بەڵێ فەیروز لە داهاتووە بەرهەمێکت بۆ تۆمار کردووە هێژایە بڵێەوەی حەزەکەی لە داهاتووە بێتە ناو بواری هونەر و گۆرانی بڵێ تەمەنی گەورەتر خۆی تهدیدی دەبێت بکات بزانێ حەزیرەیە حەزیرە نییە بێگومان ئەگەر بێ لە سەرکەوتوو دەبێت چکم مۆهیبەی تێدایە و کچی منە جینێتیکیەن ئینسان مۆهیبە لە شەجەرەی خۆی وەردەگرێ و زۆر زیرەکە ماشەڵڵا فەیروز خان بەڵام ئەوە دەکەوێتە سەر خۆی ممکنە مەجای تر هەبێ حەزی پێ بکات بە بەردەوام بێ بەس بەرهەمێکی تازان هەیە لەگەڵ دکتۆرە بەڵقیس لەو ماوانە بڵاوی دەکەینەوە بەڵێ مامۆستا ماوەیەک پێش ئێستا لەگەڵ مەساری و کۆمەڵێک کەسایەتی دیاری ناو سۆشیال میدیا لە تیکتۆک لایڤدانە کردەوە ئەمە لە ئێستا نەما و هۆکاریکردنەوەی ئەو لایڤانە چی بوو؟ بڵێ هۆکاریکردنەوەی لایڤ خەڵکانێک لە مقابلەیەکی وا چەند پرسیارێک لە من دەکەی جەنابەت دەیکەی یا پێشکەشکارێککە دەیکا ئەو معلوماتانەی دەست دەکەوێت بەڵام لە تیکتۆکە من لایڤ دەکەم مباشر دێن پرسیارم لێ دەکەن وەڵامیان دەدەمەوە ئەو وەڵامەکەوێت هەندێک کەسێ لە ڕێی تیکتۆک و منی ناسی و توانێ بگا بە من و گۆرانی بۆ دروستکەم بێتە هونەرمەند سەلامەتیە تەندروستیت باش نییە کاک مەساریش کوڕێکی بەڕێزە کەسێکی چالاکە لە بواری سۆسیال میدیا ئینسانێکی بەڕێزە زۆر حورمەت و ڕێزم بۆی هەیە من کاتی کە ئەو لایف و ئەو یینانە دەکەمە بۆ دەستکەوتی مادی نایکەمەوانێ هیچ کاتێک پێویستم بە دەستکەوتی مادی تیکتۆک نەبووە ئەو شتێککە بۆشم لێ بۆ خەڵکی دەنێرمەوانێ من بەسەنها لەبەرەوەی بتوانێت بگەیتە مجتەماع زیاتر خەڵکانێکی لە ڕێی تیکتۆکەوە دەتوانێت بگابەتەوە نامەت بۆ بنێرە جابیان بدەیتەوانێ لایف کە تۆ دەیت قسەت پرسیارێکە لێکەن وەڵامیان دێنەوە و باشی بەکار بێت شتێکی باشە تیکتۆکە بەڵێ مامۆستا کۆنتاکت لەگەڵ خەڵکات چۆنە لەگەڵ تۆڕە کۆمەڵاتیەکان وەڵامی کۆمەتی خەڵکەیتەوە گومان ئەوەی پێم بکرێ بە سڕۆژی وایە زیاتر لە 90,000 نامە بۆ من دێ بە پێی لە ڕێی هەموو ئەکاونتەکانمەوانێ زەحمەتە بتوان فراهەمەکەوم بەڵام کۆنتاکم باشە جمهور لەخوا بەزیاد بێ فەزلی خوایە و گەورەی خوایە خەڵکێکی زۆر منی خۆش ئەوێ لەسەر جادا ڕسم لەگەڵکە مناڵی بچووک دێ منە ناسیێت چینە گوندەکان کلیپەکەین دێن منە ناسن و منیان خۆشەوێت ئەوەش هەمووی بە فەزلی خوای گەورە دەبینم خۆشحاڵم بەوە کە خەڵک ئەوەی پێشوازی دەکا خۆشی ئەو کاتێک کە خۆشیشی نان هەر حورمەت و ڕێزم بۆ هەیە مامۆستا تۆ خەڵاتت بردەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکانی خۆت دادنا کۆمەڵێک کەس هاتن لەژێر ئەم پۆستەیە کۆمەنتی ناشرینیانە نووسی چی بۆ خەڵکانە ئەڵەیت و تا چەند ئەو کۆمنتانی خەڵک کاریگەری لەسەر هەڵکە و زایر هەیە کاریگەری ئەبەت نییە
ئەب سەیریشی ناکەم هیچی لەوانەیە کە جەناب بشێت باسێکی نەمبینیوە بەڵام خەڵکانێکی عەرەب وڵاتەکان 22 وڵاتی عەرەبی هەمووی بەڕێزەوە دەڕوانێ من لەو ڕۆژەی خەڵاتم وەرگرتووە لە هەموو وڵاتە عەرەبیەکان داوەت کراوم لە بەحرین بۆم هاتووە لە سعودیا لە ئیمارات لە ئوردن لە سەڵتەنەی عومان هەمووی پێشوازی مەکەن و داوا مەکەن بچم سەردانی وڵاتەکانیان بکەم و چەند هونەرمەندێکیش لەگەڵ خۆم بەرم لەسەر ئاسی زۆر گەورە لەلایەن وڵاتە یەکگرتوونەکانی ئومەمی متحیدەوە داوەت کراوم 20 کەس 50 کەسێکی کە ناخیانمان دووە دێن کۆمنتێکە نووسن بنەشێت چ مشکلێک من لەسەر ئاسی گەورە و نێودەوڵەتی خەڵات وەرەگرم کۆمنتێکی وانە من ئەوەسینە تاسیرم تێکە خوای گەورە چاکیان بکا و باشیان کە دڵیان باشکات کردنیان نازاکەوانی ئەکیدەکیدەکیت من قەتکردنی نەڕقم لە کەسە نەشت لە دڵم بەرامبەر کەس ئەمێنێتەوەوانێ ئەوەی کە قسەی خراپیشم پێ لە 1000 زارگردنی ئازاد بێت و زۆرێک لەوانە پەشیمان بوونەتەوە و دێن و نامە بوون و نەبوونەتە هاوڕێم ئێستا لایفی تیکتۆک کە دەچم یەکەم کەس ئەوانە دێنە ناو خەتەوە و احترام چکن ممکنە لە دوورەوە تێکەشتێکی غەڵەی هەبوو بێت بەڵام قەت ڕقم بەرامبەر کەس نییە هیچ مشکلێکم بەرامبەر کەس نییە و بەجێ ڕێزەوە ئاسایی شەهر هیچ شتێک نییە 100% مەقبول بێ لە لای خەڵک هەر دەبێت جیاوازیە بێ هەر بێ ئاڕایی جیاواز هەبێ لە دەوڕوانەوە ئاوازدانەی ڕخنە لێگیرێ گۆرانیڵەی ڕخنە لێگیرێ لەگەڵ خانمان دەرەکەوی ڕخنە لێگیرێ لەگەڵ پیاوان دەرەکەوی دووبارە ڕخنە لێگیرێ لە حەج و ئەمرە دەرەکەوی ڕخنەت لێگیرێ قورئانە خوێنی ڕخنەت لێگیرێ ئەم هەموو ڕخنەیە بۆچی ئاراستی هەڵکەوزاییت بەهێزە زۆر ڕقەمە براندە من بۆیە خۆم ئێڵێم تەپان ئەی تۆخ بوو باسی کەسێک ناکەن کە نایناسن بۆ نمونە کەسێک هەیە لە سوسیال میدیاشەیە بۆ کەس باسییان ناکە ئەکیت هەڵکەوزار کەسایەتێکە دیارە بە پیاوە ئینسانێکی بەتوانایە ئینسانێکی زیرەکە من زۆر زیرەکم بۆ معلومات ئەزانم دنیا چیە و چییە بێ بەیانی و دوبیانی یعنی لە ڕوئیای تێگەشتنەوە نەک خوانەخواستە لە ڕووی زانینی ئەوەی کە بڵم غەیب نا ئەفۆنانی بەس لە ڕووی ئەوەی کە دەزانم چی دەکەم دەزانم چۆن شت دراست ئەەکەم و ئەیکەم بێگومان ڕقم بیت دیار بیت لە ناو 22 وڵاتی عەرەبی تۆ بە ڕقەمی یەکەم بیتە بێگومان هەربێ ڕخنە دەگرن ئەچی بۆ ئەمرا ئەڵێن ئەمە بۆ ئەمرا کاکە من کەسێکی بەدینم زۆر نزیکم لە ئاینەوە یەک نوێژم ناچێت لە ژیانە ڕۆژ و هەموو ساڵان ناگرم ئەوەی ئینسان بەدەستی بێت وەکو ئینسانی هاوکاری خەڵکی هەژار بکە هونەری ژەکەم کاری هونەری من کارێکی خەڵە ناکەم هونەر داهێنانێکی جوانە بۆ مرۆڤایەتی مامۆستا چەند عومرت کردووە؟ 8 بەتەمای دووبارە بڕۆیتەوە؟ بێگومانم ساڵ نازانم لە مانگیەکە دووە بە پێی فرسەتی ئەوە بێگومان دەچم دەرکەوتنێک لەگەڵ مامۆستا عەلی کەڵەکە مەلا عەلی کەڵەکە لە سۆشیال میدیا زۆر بڵاو بووە کۆنتاکتت لەگەڵ یا چۆنە نێوانت چۆنە لەگەڵ مامۆستا؟ کۆنتاکم لەو پەڕی باشیدایە مرۆڤێکی زۆر بەڕێزە زۆر ئینسانێکی محتەرەمە پیاوێکی ڕاستگۆیە پیاوێکە حەزەکە خزمەتی وڵاتی خۆی بکە ممکنە هەندێک جار لە گەیاندنی شتەکانی خەڵک ملاحەزەی هەبەیە تێنەگەن لەو پیاوە ئەجنە پیاوێکی زۆر جوانە پیاوێکی زۆر محتەرەمە ون کۆنتاکم لەگەڵ بنەماڵەکەی بەگشتی هەیە دکتۆر خەلیلی برایەکی زۆر شیرینی منە برایەکی خۆشەویستمە یەکێکە لەو کەسانی کە هەموو ڕۆژێ ئاگامان لەیەکە دانیشتنمان ڕۆژانە دەبێ کە سوکاری و کە سوکارێکی زۆر بەڕێزی هەیە زۆر عایلەیەک و بنەماڵێکی محتەرە من خۆشی پیاوێکە بە عیلمە زۆر شارەزایە خۆزگە خەڵک لە مامۆستا عەلی تێدەگا هەندێک جار من عیلاجی ئەو زۆر بە گرنگتر دائەنێم لە زۆر شتی تر وەک خۆم مامۆستا فەرات پیرباڵ ڕخنە لە تۆ وەگرێت فەرات پیرباڵ چێگەێنێ بۆ تۆ و ڕخنەکانیت پێ قبوڵە؟ هیچ مشکلم نیە پیاوێکی زۆر جوانە کاک فەرات پیرباڵ نێوانت باشە لەگەڵی کاسا و ڕخنانە بە ڕخنێکی برادران نازانی وەختایەک زوو یەکتریمان ئەبینی ئێستا فرسەت نەبوو یەکتی بینین ڕخنەشم لێ بگرێ وەکو کەسێکی گەورە من سەیری دەکەم پیاوێکی زانایە زۆر کەسێکە شارەزایە لە بوارەکەی خۆیدا و پیاوێکی زۆر محتەرەمە کاتێک کە بەهێمنی ئەیدوینی پیاوێکە زۆر جوانە زۆر محتەرەمە قەتیش نادز بووم بە یەک وشەی ئێستا و هەر کاتیش کەش ڕخنە لە من بگرێ
زۆر حرمەتی لێ دەگرم چکم من دەزانم پیاوێکی زۆر زیرەکە پیاوێکی زۆر شارەزایە لە بوارەکەی خۆی و پیاوێکە حەزەکە خزمەتی گەنج بکە خزمەتی کۆمەڵگا بکە میلەتی خۆی خۆشەوێ من بالعکسە خوێندنەوە هەر چێک بە من بڵە گەرمی ئازابی خۆشمەوێت باشە مامۆستا ئێمە کە کارەکەین لە هەموو بوارێکە ناو بەناو ئەوەستین ئیسراحەتەکەین بە خۆمان خەڵکەوت زایر بە تەمایەکی ئیسراحەتێکی دوور و درێژ باوە ئیسراحەت نابێت حەزم ئیسراحەت نییە بۆ کەم 24 ساعتە خەریکی موزیک و کاری هوەریم و خەوت نەکەم هەر 3-4 ساعتێکە و زۆر جار مناڵەکانم باشە کە بەڕاستی تەحملی منەکەن کەم ئەچمەوە ماڵەوە کەم ئەیان بینم بەڵام هاوکارن لەگەڵ من هاوکاری ژیانی منن تێگەشتنیان هەیە بۆ ئەو سەرکەوتن و کارانی کە دەیکەم لەبەرەوە زۆر جار مناڵەکانم دێنە ستۆدیۆ ئەیان بینم دێنە ستۆدیۆ لەبەرەوە زۆر مەشغوڵم زۆر سەرقاڵی کارم بەو نەفەسە کارەکەم هی ئەوەشە جەنابەت و زۆر لە میدیاکان هەفتانە دێنە لای من و دیدارەکەن لەگەڵ ئەم سەقەت بیری کردوتەوە وازبێنی لە ئیشی موزیکدانان و لە هونەر دوورکەویتەوە ئەگەر تو ئیشێکی باشترت بۆ دۆزیمەوە لە موزیک وەرە بۆم بێنە ئاواز بێنم مەگەر بووینی لای خۆوان بکەین بە پێشکەشکار مامۆستا ئەگەر ڕازی بی ڕازیم بە هەموو شتێ بەس من خوڵقاوم بۆ ئەوی کاری موزیک بکەم هەر یەکێکمان خوای گەورە مرۆڤ قوڵخێنێت بۆ پیشەیەک بۆ کارێک مامۆستا تۆ لەسەر چی پێ وەرە قوتابی وەرەگریت و ئاوازیان بۆ دانەی قوتابی هونەرمەند من نامەوێت نایە کەسیان بنێم قوتابی هەمووی هونەرمەند و دێن کارەکەن هەر وەختەیەک مودەکەیان چێنێکە لەگەڵ من کار دەکەن و پاشان دەڕۆن بۆ مەجای تر خۆیان دەبینەوە تەواوە وەڵاهی دەنگی خۆش بێ و کار بکەوە بێ بتوانێت جددی بێ لە کارەکاندا تەواو بەس یەک شتم هەیە من حەز ناکەم خەڵکی جگەرەکێش من کەیفم بە مەسائلی جگەرە نایە بەس هیچ شتێکی کە بەلای منەوە ئاساییە بەڵام تۆزێک بۆ خۆم چکم من هەر لە خواردنی کحولیەوە زۆر دوورم لە جگەرەکێشانەوە زۆر دوورم مرۆڤێکی ملتەزیمم بەڵام کە خەڵکی کشەی بێت بە دن چاک نابێ ینی من ناتوانم دیکتاتۆرم لەسەر هیچ کەسێک بۆ ئەوەی کە بەس پێیان دەڵم تەرکیکەن بەس لە سەرەتاوە حەز ناکەم ئەو خەڵکانی کە بڵین پەیوەستن بەو شتانەوە کەمتر حەزەکەم ئەو خەڵکە وەرگرم کە کاری لەگەڵکەم ئامۆژگاری هەڵکەوت زاهیر بۆ کەسانە چییە کە دایانەوێت بنە ناو بواری ئاواز و میوزیک و گۆرانیەوە چی ئامۆژگارێکیانەکەی واللهی ئەوەی کە من بڵم ئەوەیە دەبێت کەسێکی متاڵع بێ ینی خوێندەوار بێ لە بوارەکە بخوێنێتەوە کۆشی زۆر بکەیت هەتا تۆ بتوانانی لە ناوەڕۆکی موزیک تێبگەی و دەشبێ مۆهیبی فترت هەبێ ئەگەر فتری مۆهیبەت نەبێ علم فێرت ناکە بەڕای من علم ناتوانێت بە زۆر تۆ بکەرێت کاتە خوڵقێنەر علم ئەتوانێت مادە ئاساسیەکانت بۆ دابین کە بەڵام ئەگەر خوڵقێنەر مۆهیبەت نەبێ ناتوانێت بیخوڵقێنیت هونەرمەندەکانی کۆنت لا پەسەندترەیانەوەی ئێستا هەر یەکێ بە تام و چێژی خۆی هەیە بێگومان هونەرمەندە کۆنەکان زۆرتر لە ڕووی حس و ئەحساس و بوونی مۆهیبەیەکەوە هاتوونەتە پێشەوە ئێستا زۆر کەس هەیە حەزەکە بێتە هونەرمەند ئیمکانەتی هەیە خۆی دەکاتە هونەرمەند ئەویش دەبێت هەمووی هەر یەکێ تام و چێژی خۆی هەیە خوا نەخواستە لە دوای نەمانی تۆ کێ جێگرەوەی هەڵکەوت زاهیرە کێ جێگەی تۆ بێت یەکەم شت من لەو کەسانە نیم زۆر حەز لە تەمەنی دەرێژ بکەم ئەگەر خدای گەورە ئێستا تەمەنیشی کۆتایی پێنا زۆر شکر و ڕازیم بیرە لە مردن کردوتەوە مامۆستا هەمیشە دزام دەمرێت لە مردن ناترسی نە ئەبەت لە بەرەوەی دڵی کەسم نشکاندووە غادرم بەرامبەر کەس نەکردووە و چوونەوە لای خوای گەورە ئەو گەورەترین دەستکەوتە بەڕای من یعنی من هەموو دقەی حەزەکەم هەموو دقەی حەزەکەم و ئینتیزاری ئەوەژەکەم گەشتن بە جێگایە کە دەچیتە لای خۆی گەورە بێگومان ئەوە دەستکەوتێکی گەورەیە بەڵام جێگرەوە نییە لە لای من هیچ کەس جێگرەوەکی لە هیچ بوارێکدا نەک هەر من هەر هیچ بوارێکدا هەر کەسە و تام و چێژی خۆی هەیە مامۆستا حەسەن زیرەکمان هەیە تامی خۆی هەیە مامۆستا محەممەد عارف جەزیریمان هەیە تامی خۆی هەیە یعنی مامۆستا تاهیر تۆفیق هەیە تامی خۆی هەیە هەر یەکێ لە هونەرمەندە گەنجەکانیش کەس جێگرەوەی کەس نییە بەڵای من مامۆستا بەڵای تۆ ئەگەر مامۆستا حەسەن زیرەک لە ژیان بمایە بەڵێ ئەو قەدر و قیمەتەی ئێستایە بوو وەکو ئێستا خەڵک گوێی لێگرت هەمیشە هونەرمەند لە زەمانی خۆیدا
بە تایبەت ئێمە زیند و کوشی مرد و پەرستین ملەتی کورد بەداخەوەمان هەیە عەکسی فەرهەنگی میلەتەکانیکەین بەداخەوە خۆزگەمە بکرێتە وانەیەک خانە فەرهەنگی دەرسێکە بێ لە مەکتەب بخوێندرێ قوتابیەکانمان نەوەی دواتوو ڕێز لە هەموو داهێنەرێکی میلەتی خۆت بکری بەداخەوە هەر هونەرمەندێک لە زەمەنی خۆیدا زۆر ماندوو کراوە زۆر عەزێت دراوە مامۆستا حەسەن زیرەکیش بەدەر نییە لەوەی کە زۆر ماندوو کراوە لە زەمەنی خۆیدا چیرۆکی ژیانیم خوێندۆتەوە ئاگاداریم ئەو هونەرمەندانی ترکە من زۆربیان کە گەورن لە تەمەندا دەچم سەردانیانەکەم عەزابێکی زۆریان چێشتووە تاوەکو دوایی شقامی بەناوە کاکە وەڵڵا ئەوەی کە هەیە لە زەمەنی ژیانی خۆتدا تەقدیری بکەی من ئەو ڕێوڕەسمەی کە لە بەغدا بۆ منیان کردە ڕۆژ پێش ئێستا بە مێژوو مدە لە عومری حیاتی خۆم لە بیری ناکەم تەماوی شقامەکانم پڕکردبوو لە وێنەی من و چەندین شۆفێر و سیارە و گەورەترین نخبەی هونەرمەند و مۆسیقافی بەغدادیان کۆکردەوە لە میسر و لە هەموو شوێنێکدا خەڵکیان بانگێژ کردەوە پێشوازیکردن لە من هەر هەموو ئەو خەڵکە هاتووتە سەر بەردەمی مەسرحی وەتانی تۆقە لەگەڵ من بکات و تەقدیر لە کاری هونەری من کە ئەم ڕێزە زۆر خۆشە خۆزگە ببێتە نەریتێک لە کوردستانیشدا ڕێز لە داهێنەرەکانی خۆمان بگرین و حرمەت بگرین من شتێک باس دەکەم لەگەڵ مامۆستا شێرکۆ بێ کەس شاعری گەورەی کورد سەردانێکی تورکیامان کرد لەسەر مۆزیک و شعر قسەمان دەکرد باسی کردوتی من ئەو ڕەخنانەی دەگیرن لە تۆ بەلام و سەیرە لەبەرەوەی خۆ کەس ناتوانێت بە من بڵێ شعر چۆن بنووسم چۆن خەڵک بۆ تۆ وا دەڵێ یعنی ئەو قسەی هەمیشە لە لامە لە وەکو یادگارێک لە لامە داهێنەر دەبێ خۆی خوڵقێنەری خۆی بێ نەک خەڵکێک من تەڵەبم لێ دەکرێت مامۆستا توانای گۆرانێک بۆ کۆیە بکەی یان بۆ کەرکک بکەی یان بۆ ئەوش ئەوانە وەردەگرم و دەشیکەم بەڵام نەک ئەوەی تداخلی سەلیقەی مرۆڤکەن تر بەڵا هەموو شتەکانیش هەر لە زەمانێکدا بە ناقیسی کۆتایی دێ بەداخەوە سپاس مامۆستا سەرێکی کامێراکە بکە و سەیرێکمەوە تا قسەی دڵت وەسێتی هەڵکەوت زاهێر لە دوای نەمانی بۆ کامێرا بکە وەڵڵاهی هیوادارم میلەتی خۆم کوردستان ببینم بە دەوڵەت کوردستان ببێتە دەوڵەتەوە خەونی هەموو تاکێکی کووردە پەرچەمی وڵات و عالەمی وڵاتەکەمان لە هەموو وڵاتێک وەکو سەفارەتێکی ڕسمی هەبێ باڵشخانێکی فەرمی هونەری کوردی بەعام پێشکەوێ تەقدیر لە داهێنەرەکانی میلەتی خۆمان بگیرێت ڕێز لەو کارانە بگرن وەکو ئەرشیف خۆزگە سیستەمێک لە حکوومەتەوە داهات ئەرشیف پاراستنی داهێنەرانی کورد لەباری کتێب لەباری مۆزیک لەباری شەعر لەباری گۆرانی لەباری گۆرانی بێژ ڕقەمی هەبێ ینی ئەو هەموو وەزارەت توشتانەمانی وەزارەتی ڕۆشنبیری دەبێ بە تەئسیسکردن بێ من گۆرانێک لە وڵاتێکی عەرەبی دەکەم ڕقەمی هەیە ئەچتە ئەو دەوڵەتە بتێ ئەڵێ ڕقەمی 1000 و بڵێم 422 هی فلان هونەرمەندە هی فلان ئاوازانە هی فلان شاعیرە ئەمە زۆر جوانە خۆزگە ئێمەش کاتی هاتوو بەرەو دەوڵەت بڕۆین و ئەرشیفەکانمان پارێزراوە بێ کۆ بکرێتەوە و نانووس بکرێ هەر ئەوەندەش دەڵێم ئەگەر کەسێک لە ڕۆژێک لە ڕۆژان عادز بۆ لە من داوای لە بردنەی لێ دەکەم ئەگەر هاتوو من نەمام کەسێک ڕقێک ناخۆشێکی بەرامبەر من نەبوو بێ بەبیرشم نادڵی کەسم عادز کرد بێ و سپاسی ئەوەش دەکەم زۆر سپاس بینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا سپاس بۆ هەتاوەکو ئێستا بینەرمان بوون سپاس بۆ مامۆستا هەڵکەوت زاهیر لەگەڵ هاوکارانم ماندوو نەبن سەربازەونەکانی پایتەخت میدیا ئەم بەرنامەیەشمان پێشکەشکردن تا دیدارێکی تر هەر شاد و بەختەوەر بن ماڵاوە سپاس مامۆستا گیان